24 کاژێر بەسەر هەڕەشەی وەزارەتی دەرەوەی بەرگری تورکیا تێنەپەڕی. سوپای ئەو وڵاتە دەستی بە ئۆپراسیۆنێکی سەربازی فراوان بۆ سەر ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان کرد. ئۆپراسیۆنەکەی سوپای تورکیا دوای 5 ڕۆژ لە هێرشە خۆکوژەکەی بەردەم وەزارەتی ناوخۆی تورکیا بوو لە ئەنقەرە کە لەوبارەوە بەرپرسانی ئەو وڵاتە ڕایانگەیاند هێرشەکە 2 کەس ئەنجامیان داوە ئەندامی پارتی کرێکاران بوون لە ڕۆژئاوای کوردستانەوە هاتوونەتە تورکیا. هاکان فیدان وەزیری دەرەوە و یاشار گولەر وەزیری دەرەوەی تورکیا ڕۆژی چوارشەممە هەڕەشەی دەستپێکردنی ئۆپراسیۆنی سەربازیان بۆ سەرپێگە و بارگەکانی گەرێلا و شەڵڤانان لە هەرێم و ڕۆژئاوای کوردستان کرد. ئۆپراسیۆنە سەربازیەکەی تورکیا دوای کەمتر لە 24 کاتژمێر لەو هەڕەشانە دەستی پێکرد و لەو چوارچێوەیەش ئەمڕۆ سوپای ئەو وڵاتە چەند هێرشێکی لە ڕۆژئاوا و هەرێمی کوردستانیش ئەنجامدا. دەربارەی ژماری قوربانیەکان ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند لە هێرشە ئاسمانەکانی تورکیا بۆ سەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا 8 کەس گیانیان لەدەست داوە. لە بەیانی ئەمڕۆوە هێرشە ئاسمانەکان بۆ سەر ڕۆژئاوای کوردستان دەستی پێکردووە و 6 پێگەی جیاواز بردومان کراوە. 4 لە شاری حەسەکە بووە بۆ سەر پێگەکانی هەسەدە. 5ەم هێرشیش لە ئامودا و 6ەمیش لە قامیشکۆ بووە کە هێشتا ژماری تەواوی قوربانەکان نەزانراوە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕاشی گەیان هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دوورنێکی تورکیان لە ڕۆژئاوا خستووەتە خوارەوە کە لە جۆری بەیرەقدارە. دەربارەی هەرێمی کوردستانیش وەزارەتی بەرگری تورکیا ڕایگەیاند 58 پێگەی پارتی کرێکارانیان بردومان کردووە کە تا ئێستا زیانی ئەو هێرشانە نەزاندراوە. ئەمەش لە کاتێکدایە لەم چەند ڕۆژەدا عێراق ئیدانی هێرشەکانی تورکیای کرد و ئەم ڕۆژ وەزیری بەرگری عێراق سەردانی تورکیای کرد کە ئامانجی سەرەکی سەردانەکەی بابەتی هێرشە بەردەوامەکانی تورکیا و پێشەرکاری سەروەریەکەیەتی. هاوکات لەگەڵ ئۆپراسیۆنەکان چەند ڕۆژێکە لە ناوخۆی تورکیاش هەڵمەتی دەستگیرکردنی ئەندامانی پارتی کرێکاران بەردەوامە و هەر ئەمڕۆ 24 کەسی دیکە بە تۆمەتی پەیوەندیان بە پارتی کرێکاران دەستگیر کراون. بەمەش ژمارەی دەستگیرکراوان لە تورکیا و باکووری کوردستانیش گەیشتە 93 کەس بە گومانی پەیوەندیان بە پارتی کرێکارانی کوردستانەوە.